خۆم بەبیر دیێتەوە ئەو پێشوە بێ بمەناو بابەتەکە خۆی تەشویقێک شتێکی باشە. لەوانە لە تەمەنی گۆیان گچکەتردا بووم دەرسم دەخین کتابی ڕیاض الصالحینم حەدیث دەخین. زۆر مەرەقم بوو بچمە خزمەت مامەسا شێرزادی تێدەگەی هەر هەندە دەرسی لەکەم بخینم. طبعا مامەستا لەکنەمە زۆر عەزیز و خۆشەویستە بەس قەزدم کە ئێستا دەی لەسەر بابەتەکە چەند ئومور تەقەلوبات دەکا. یعنی گەویشتینە ئاستێک ئێستا پێکەوە لە جیان محازەڕەی تەقدیم دەکەی. ئەم بەس مەرەقم بوو دەرسی لەکەن بخینم لە خزمەتی دانیشم بیبینم هەر برادەرایەتی بکەم بەس بیناسم. کەواتە ظروف کە ئینسان بێوێ بگاتە شوێنێک و مەکانەتێک بەس جوهود بکە هەموو شتێک ئاسانە. بەڵام کە دانیشتی تەمبەڵگە. ئیمامی شافعی چ دەفەرمێ دەڵێ ئاو لە جێی خۆی ڕابوەستی بۆ گەنی دەبی تێک دەچی. بەڵام کە حەرەکەی بکە هەر پاکە مادەم جوولەی بکە. جا بەڕێزم لە حەزەکەم چەند قاعدەیەکی گشتیە وەکو گەنج لەژێر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو تەمهیدێک لە بۆتان دابنێم چونکە قەت بەتەمامە بە کەس بتوانی ئەتوو بکاتە شتێک دەبێت تو بە خۆت هەوڵ بدەی یعنی بە خۆت جهودی خۆت بەکاربین. تەماشا قاعدەی قورئانی کە خوای گەورە کەلومان باز دەکا یعنی ئێستا لە یەکەم مەسئلە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئاەتەکە تەماشاکە معنایەکەی وازە خوای گەورە هیچ قەومێک کەسێک ناگۆڕی ئللا دەبی ئەو خۆی بگۆڕی دەبی ئەو جهود بکە دەبی ئەو هەوڵ بدا دەبی ئەو پێ بگا هاتینی تو لە ئێرە تەغیرە بەردەوامیت لەسەر دەرس و دیراست تەغیرە لە قوتابخانە و تەربیە و لە هەر جێگایەکدا دەخینە و گۆڕانکاریە بەس کە ڕاوەستا معنە هیچت نەکرد. کە دەتەوێت گۆڕانکاریدا دروست بکەی ئەو گۆڕانکاریە دەبی بەخۆت هەوڵ بدەیت چونکە ئێستا ئەوە زۆر غەڵەتە لە ناو خەڵک وا زانیە بێ ئیلا ئینسان پێت بگەینی هەتا ئاخیری لەگەرت دابی دەستت بگری ئەوە نییە. ئێمە بەس ڕێگەت نیشانە دەی مامەستایانی پێشی شەروایان بۆ ئێمە کردووە. ئێستا تۆ کەسێکە بینی کە ئیجازەی مەلایەتی وەردەگری کە ئیجازەکەی وەرگرت پاشێنجی نێست دەکە خۆ ناسی دەرس دەکە مامەستایەکەی بخینتەوە ئەبێ خۆی کتاب بخینتەوە خۆی هەوڵ بدا. ئێستا دوو خەتیب بینە بەرچاوت خەتیبێک وتارەدا خەڵک زۆر لە دەوری کۆ دەبنەوە خەتیبێک وتارەدا خەڵک لێی بێزارە حەزی لێ نییە لە قسەکان هۆ کارەکە چییە؟ گۆڕانکاری ئەو نەفەرە لە خۆیدا دروست دەکات چییە؟ زۆر ئەخینتەوە زۆر مطالعە دەکە زۆر قیرائەت دەکا خەڵک حەزی لێ شتی نوێی پێ گوێی لێ ڕادەگری ئەوێ دیکە هەر شتە لەوەی عادە دەکاتەوە هیچی نوێشی پێ نییە نە عیبارەت نە قسە نە قیسە نە شەعر نە تەفسیرێکی جوان ئیدی خەڵکەکە لێی بێزار دەبی. کەواتە ئێستا تۆگە بتەوەی خەڵک لێت بێزار نەبی و گوێت لێ ڕابگرێ بێ گۆڕانکاری لە نەفسی خۆتدا دروست بکەیت.